وانەیەکی نوێ دەست پێ دەکەین لەوانەکانی پێشووە وانەی پێشووە ڕخنەکردنی ئەرستۆ لەبارەی سروشناسەکانەوە بۆچوونی سروشناسەکان لەسەر ئەوەی کە ئەمەی هەموو هەیە لە کێوە پێیا بووە لە مەبدەیەکەوە پەیدا بووە لە یەک شتەوەیە لە چەند بنەمایەکەوە پەیدا بووە ئەومان باس کرد ئێستش تەمان لەم وانەیەشە لەسەر بۆچوونی سروشناسەکان ڕادەوەستین بزانین ئەرستۆ چۆن ئەم بۆچوونە نیشانی ئێمە دەدا و چۆنیش ڕخنەی دەگات جابل لەوە حەز دەکەم سەرەتایەکەیە لەبارەی ڕوونکردنەوەی فکر ئاساسیەکەەوە هەندێک شت ڕۆشن کەمەوە دوایەوە دەست دەکەین بە خوێنەوەی پەرەگرافەکان و لێودانەوەیان تاوان سروشناسەکان وا بیر دەکەنەوە هەر بە حکمی ئەوەی کە پیان دەوترێت سروشناس ئێمە خەیاڵمان بۆ ئەوە دەچێت کە ئەوان ئەو شتەی کە دایان ناوە هەموو شتەکانی لێوە پەیدا بووە مادەیە ئەم مادەیەش بۆ ئەوەی ئێمە کە بیری لێکەینەوە دەبێت تەسەووری مادەی هەموو شتەکان لەو مادەیە بکەین یعنی هیولاکەی تەوان ئەگەر ئێمە لە هەر دروستکراوێک بیرکەینەوە دەزانین ئەم دروستکراوە تەنها بەشێکی مادەیە ینی هەموو ئەوەی کە هەیە لێرە بە سروشتی بەشێکی مادەیە ینی هەر مادە نییە مادەیە و فۆرمیشە جگەل لەوە هەر مادە و فۆرمیشە تۆ پێویستت بە چی هەیە بە کارایەک هەیە کە ئەم مادە و فۆرمە بە ئەندازەیەکی دیاریکرا و ڕەبتکا بەیەکەوە تا بوونەوەرێکی دیاریکراوی لێ پەیدا ببێت یعنی ئەمە کە بیر دەکەینەوە لەوەی ئەوەی کە سەرەتا هەبووە و هەموو ئەمەی لێوە هاتووە مادەیەکی گەورەیە کە مادەی هەموو بوونەوەرەکان لەوە سەرچاوە دەبن ئێمە بۆ پەیدابوونی بوونەوەرەکان شتی ترمان نوقسانە چونکە بوونەوەرەکان هەر مادەکە نین و شتانێکی تریشن جگە لە مادەکە تەمان ئەمە بۆ لە بوونەوەرێکەوە بۆ بوونەوەرێکی تر دەگۆڕێت بۆ نمونە ئەوانەی نازیندون وەکو توخمەکان وەکو بەرد و ئاسن و ئەوەی کە هەیە ئەمە شتانێکی پێویستە کاتێ دەیت بۆ ڕوەک شتانێکی تری زیاتری پێویستە کاتێ دەی بەرەبەرە سەر دەکەی و هەتا دەگەیتە مرۆڤ لە مرۆڤ ینی زۆرترین شت پێویستە بۆ ئەوەی ئەم مرۆڤە پەیدا ببێت تەمان کە دەڵێم زۆرترین ینی تۆ تخمی جۆرا جۆرت دەوێت نەک ینی بنەمای جاجات پێویستە بۆ ئەوەی مرۆڤ وەک بوونەوەرێکە بێت بۆچی چونکە مرۆڤ جگەل لە زیندەوەرەکانی تر دارای شتانێکی ترە ئەم شتانش دەبێ ئێمە تەفسیری کەین لەکوێوە هاتووە ینی کە هەتا دین شتانێک پیا دەبن لە بوونەوەرەکانە ینی لە بوونەوەرە نازیندوەکانەوە بەرەو مرۆڤ شتانێک زیاد دەبن دێنە ناو ئەم بوونەوەرەوە دەبێ ئێمە لێکدانەوەی بۆ بکەین ئەمە لەکوێوە هاتووەتە ناو ئەم بوونەوەرە بۆچی چونکە ئێمە باسی بنەمای پەیدابوونەکە دەکەین ینی فەرزەن ناکرێ فڵانە شت کە هیولا نییە بڵێن لە هیولاوە هاتووە ینی ناکرێ بڵێن فۆرمەکان لە هیولاوە هاتوون بۆ لە مادەکەوە هاتووە بۆچی چونکە مادە خۆی حەسر دەبێت لە ناو چیە لە ناو فۆرمێکە لەبەرەوە بوتنی ئەوەی کە فۆرمەکان لە مادەوە هاتوون ئەمە تووشی ئیشکالمان دەگایەنی دەبێت فعلەن چۆن ئەگەر بنەمایەک هەبێ عیبارەت بێ لە مادەیەکی گردوونی بۆ ئەوەی لێکدانەوەی بوونی مادیانەی بوونی هیولایش بوونەوەرەکانی پێ بکەین هەموو ئەوەی کە هەیە دەبێت تۆ شتێکی ترشت هەبێ بوونی ئایدیاڵی بوونەوەرەکانی پێ لێک دەیتەوە ینی ئەمە بگەڕێنیتەوە بۆ ئەو ئەساسە کە لێوە هاتووە یعنی چۆن دەڵێ مادەی ئەم بوونەوەرە لەکوێوە هاتووە دەبێ و پرسیارەش بکەیێرێ ئایدیاڵی ئەم بوونەوەرەش لەکوێوە هاتووە چۆن پرسیاری ئەوە دەکەی ئایدیاڵی ئەم بوونەوەرە لەکوێوە هاتووە دەبێ بڵێ زیندوویەتی ئەم بوونەوەرەش لەکوێوە هاتووە
چۆن ئەم پرسیارە دەکەی کە زیندوویەتی لەکوێوە هاتووە بۆ مرۆڤێک دەبێت پرسیاری ئەوەش بکەیت ئەم ئیرادەی ئازادەی کە لە مرۆڤ هەیە و لە بوونەوەرەکانی ترانێ ئامە لەکوێوە هاتووە. یعنی بە پێبوونەوەرەکان تۆ لێکدانەوەی جیاجات دەوێت و لێکدانەوەی شتانێکی جیاجات دەوێت بۆ ئەسڵەکەیان. تاوان سەرەتا کە بیرکراوەتەوە ئاوا بە وردەکاری بیر نەکراوەتەوە لەوە لەلایەن سروژناسەکانەوە تەنها ئەوەی ڕەچاو کراوە ئەوەی کە هیولایە بڵێن بنەمای هیولایی مادی شتەکان بە ئاعتیبار وەرگیراوە و هەوڵ دراوە تەویل بکرێ، یعنی لێکدانەوە بکرێت بۆ ئەوەی هەمووی ئەمەی هەیە مادەکەی لەکوێوە هاتووە. تەبان ئەوەی ئیشکال بەم تیۆرە دروستەکە مۆزوعی مادەکە نیە. بۆچی؟ چونکە مادەکە دەکرێتەوە بڵێ فعلەن لە مادەیەکی گردونیەوە هەمووی ئەمەی کە هەیە لە ڕووی مادیەوە سەرچاوەکەی یەک مادەیە، ئەمە ممکنە. بەزەوەی ئیشکال بۆ تیۆرەکە دروستەکە ئەوەیە ئەم مادەیە کە خۆی هەیە کاتێ پارچە پارچەی دەکەی بۆی پارچەبوونەکەیەوە هیچ فۆرمێک دروست نابێت. ئەمە تەختەیەک یا هەر شتێکی تر کە پارچە پارچە دەکەیت بە پارچەکردنەکەی شێوەکان دروست نابن، ینی شێوە شتێکی ترە. هەر ئەسڵان تۆ پارچەکردنەکە ئەگەر یەکێک پارچەی بکە بە کۆمەڵێ شێوەی جیاواز ئەوە شێوەی داوە بە فوینەکە بە مادەکە. یعنی فەرزەن پارچە تەختەیەکمان هەیە ئێمە کۆمەڵێ شێوەی تیا هەڵدەکۆڵین و پارچە پارچەی دەکەین و لێی دەرێنین. ئەمە چییە؟ ئەمە فۆرممان داوە بە مادەکە. لەبەر ئەوە ئەسڵان بە بێ فۆرم وەرگرتن پارچە پارچەکردنیش لە شوێنەکە ممکن نابێت، چونکە تۆ بار جۆرە جات کردەوە ئەوە ئەو مادەیە فۆرم وەردەگرێت. یعنی ئەگەر بە هەڕەمەکیش ئێمە تەختەیەک پارچە پارچە بکەین یعنی چی؟ کۆمەڵە فۆرمان پێداوە، چونکە هەر خۆی پارچە پارچەکردنەکەی چییە؟ محکومە بە سیستەمێک. ئێمە بە سیستەمێک ئەم پارچەکردن ئەنجام دەدەین. ئەگەر بێت و ئێمە بیریش لەوە نەکەینەوەوارە سیستەمەک و شیاریشمان بۆەوە نەبێ سیستەمەکە چییە. بەس لەناو عەقڵمانە هەیە فەرزەن کە ئەمە پارچە پارچە دەکەی پێمان دەڵێ ئاوا و ئاوا پارچە پارچەی بکە بەبێ ئەوەی ئێمە هوشیاریمان بەم فرمانە هەبێ کە دەدرێ بە جەستەمان بۆ ئەوەی ئەو شکڵە وەرگێ. لایبنیتس شتێکی زۆر جوانی هەیە لێرە لەبارەیەوە کە چۆن ئەو شتانەی ئێمە بە هەڕەمەکی دەیکەیت سیستەمێک لە پشتیەوە هەیە. ئەوەی کە ئێمە بە هەڕەمەکی دەیبینین لە پشتیەوە سیستەمێک هەیە. ئەڵێ ئەگەر هەر کەسێک بێت هەر لە خۆشیەوە لەسەر تەختەیەک یا لەسەر وەرەقەیەک هەر شتێک بە قەڵەمێک بە هەر شتێکی تر کۆمەڵێ هەڵ هەر ڕادمەکی بکێشێراوە. یعنی کاتێت بێت لەسەر تەختەکە بە کەیفی خۆی چۆن منداڵێک دێنی هەر لە خۆیەوە خەت دەکێشێت ئەم خەتانە بکێشێت. ئەڵێ ئەگەر ئێمە بتوانین یعنی دوای ئەوەی کە لێ دەبێتەوە ئێمە وا تەسەور دەکەین هەڕەمەکی کێشاوێتی، بەڵام کاتێ ورد دەبینەوە لێی سێر دەکەین سیستەمێک بۆ کێشانی ئەم هێڵانە هەیە. وە کۆمەڵێ شت دەبینین حرەکە جوڵە کە دووپات دەبنەوە لە کێشانی هێڵەکانە، کاتێ ڕەپت دروست دەکەین لە بینی ئەم جوڵە دووپات بۆوانە تێدەگەین ئەم جوڵەیە کە کراوە هەر لە خۆیەوە نەکراوە، هەڕەمەکی نییە. لەبەر ئەوە کاتێک ئێمە مادەیەکی گردونی هەیە هەر شتێک دابەشی دەکا کە دابەشی دەکا عەقڵی بەشداری دەکا لە دابەشکردنەکەیەوە فۆرمی پێدەدا. و کاتێک کە فۆرمی وەرگرت ئیتر ئەم فۆرمەی وەرگرتووە لە شوێنێکی ترەوە. ئەوەی کە فۆرمی نییە مادەی یەکەم نابێ فۆرمی هەبێ مادە سەرەتاییەک، چونکە فۆرمی هەبوو ئەو کاتە ئەوی شتێکە لەو شتانەی کە هەیە لێرە نەک بنەمای شتەکانە. ئەو کاتەیتر ئەو تەسەورە دروست دەبێت کە هەر شتێک لەو شتانەی کە لێرە هەیە شتەکانی تری هەموو لێ هاتوونەتە بوون کە ئەمەیان ممکن نابێت. وەکو تەسەورە باوەی کە لە فیزیا هەیە کە عەلا ئەساس کونە ڕەشەکان شڕیەکی زۆریان هەیە و هەموو هێنەکە دەگەڕێتەوە بۆ یەکێک لەوانە، ینی هەموو ئەوەی کە هەیە دوجار لەناو ئەو تاریکیان نقم دەبێت و شتێک دروست دەبێت کە چڕیەکی زۆری هەیە
وهمو أمل لنا خويا كود كاتوكا هي طبعا ما تصوره يا ما هرد توانين لير لاي طبيعي كان بيدوزين ودركي بيبكي جا استبا وابزان مشتك بوتان روم بويوا استا دشينا سر باراغرافكان وهو ددين لێکدانەوە بۆ پەرەگرافەکان بکەین و وەشیان بکەینەوە. پەرەگرافی ئەو پەرەگرافی یەکەم کە بۆ ئەومانەیە دەخوێنینەوە ئەمەیە ئەڵێ گەر هەر شتێک لەو یەکدانەوە پەیدا ببێت کە تێکەڵەیەکە لە هەموو شتەکان لە گەورەی بچووکیشدا بۆی بلوێ ئاوا لەوە پەیدا ببێت ئەوە ئەو یەکدانە تێکەڵەش کە هەموو شتەکان لێوەی پەیدا بوون بە ناچاری هەر دەبێ بە ئەمان شێوەی شتە پەیدابووەکان لە گەورەی بچووکیدا بە هەر جۆرێک بێت کە بۆی دەلوێت. بەڵام لەبەر ئەوەی مەحاڵە ئەو شتانی وەک ئاژەڵەکان گیاکان لەو پەیدابوونەدا بە ئەندازەیەکی نادیاریکراو لە گەورەی و بچووکی پەیدا ببن ناشکرێ بەشەکانیشیان بە هەر ئەندازەیەک کەلوا پەیدا بووبن چونکە گەر ئەمە بۆ ئەوە ئاوا بێت کە یەکدانەیە و هەموو ئەمانەی لێوە پەیدا بووە ئەوە بۆ ئەوانەش وا دەبوو کە لەوە پەیدا بوو. ئالێرە دەوەستم و دواتر بەشەکەی تری دەخوێنمەوە. دوو دەرماوە باوەش بخوێنمەوە بە یەکجاری ئەو پەرەگرافە پێکەوە هێنکەین. ئەڵێ گۆشت و ئێسک و مادەکانی تر کە لەوان دەچن یانی ئەوانەیە کە لە گۆشت و ئێسک و ئەو مادانە دەچن بەشە پێگەنەرەکانی زیندەوەرن بەرووبوومیش لە بەشەکانی ڕووەکە و ئەوە شوونە کە مەحاڵە گۆشت و ئێسک و هەر بەشێک لە بەشەکانی زیندەوەر و هەر شتێکی تریش کە وەک ئەوانە لە گەورەی بچووکیدا ئەندازەکەیان نادیاریکراوە. ئەمە تا ڕادەیەک ئەو سەرەتایی کە باسم کردم ئەمەی لێرە هەیە ڕۆشنی دەکاتەوە. ئەڵێ گەر هەر شتێک کە لەو یەکدانەیە پەیدا ببێت کە تێکەڵەیەکە لە هەموو شتەکان و لە گەورەی بچووکیشدا چۆن بۆی بلوێ ئاوا لەوە پەیدا بێت زانیمە بەست لەمە چی چۆن بۆی بلوێ ئەو شتانی کە ئێمە لە ناو ئەم گەردوونە هەمانە هەر شتێک لەو شتانە لە ڕووی گەورەی و بچووکیەوە ئەندازەیەکی بە ئەندازەیەکی تایبەت گەورەیە یا بچووکە. یعنی چی؟ یعنی ئەو ئەندازە مقدارەی کە لە گەورەی و بچووکی شتەکانە هەیە ئەوە مقدارێکی دیاریکراوە نادیاریکراو نییە. یعنی بۆ نمونە مرۆڤ ناکرێ بە قەدەر شاخێک بێت. مرۆڤ ئینەکی گەورەیەکی قەبارەیەکی دیاریکراوی هەیە. فلانە شتی تر درەخت وەڕەزم ناکرێ لەوە هەر لە خۆیەوە ینی چۆن بلوێ چۆن ڕێکەوت ئاوا گەورە بێت یا بچووک بێت. فیلێک ناکرێت چۆن ڕێکەوت حەجمەکەی ئاوا بێت. ینی ئەمان ئەم حەجمانەی کە هەن ئەم قەبارانەی کە هەن لە مەوزوعی گەورەی و بچووکیە هەر ئاوانی هەڕەمەکینی چونکە ئەگەر هەڕەمەکی بن بۆ هەڕەمەکینی چونکە ئەگەر هەڕەمەکی بن دەبێت لە پەیدابوونە جیاجیاکانی ئەو بوونەوەرا کە لە پەیدابوونایە چی ڕوو بدا؟ ئەوە ڕوو بدا جارێک فیلێکمان هەبێ بە قەدەر شاخێک بێت جارێکیش فیلێکمان هەبێ بە قەدەر مشکێک بێت. بەڵام وجودی فیلەکە ئەوە دەخوازێت کە فیلەکە ئەوەندە بێت و لەوە زیاتر نەبێت. یعنی حەجمێکی دیاریکراو هەیە لەوە گەورەتر نەبێت. و هەر شتێک لەو شتانەی کە هەیە لە ڕووی حەجمەوە دیاریکراوە. لەبەرەوە هیچ بوونەوەرێکمان نییە کە لە ڕووی حەجمەوە حەجمەکەی نادیاریکراو بێت. کە دەڵێن نادیاریکراو بێ یانی چی؟ یانی بە کەیفی خۆی گەورە و بچووک بێت. یعنی بۆ نمونە لە ئینسانە ئینسانێک جارێک پەیدا دەبێت لە دایکێک ئەم ئینسانە لە جیاتی ئەوەی فەرەزەن گەورە ببێت و حەجمەی خۆی وەرگرێت بچووک بێتەوە و بێتە شتێکی زۆر بچکۆلە. بەڵام منداڵی دووەم کە ئەم دایکە دەیبێت منداڵێکی زۆر گەورە دەرچێت باڵا و شتی دووەندەی سێوەندەی مرۆڤ بێت. ئەمە ممکن نییە لەناو
تەبیعە ڕوودا بامان شێوە بۆ هەر شتێکی تریشکە هەیە کە دەڵێن شێوەیەکی نادیاریکراو لێرە ئێستا بەرد شێوەیەکی نادیاریکراوی هەیە بەردەکان شێوەیەکی نادیاریکراویان هەیە یعنی شێوەیەک نییە کە ئێمە بەردی پێ بناسینەوە بڵێن ئەگەر ئەو شێوەیەت لە هەر شوێنێک بینی ئەو شتە بەردە بەرد شێوەکانی جۆرا و جۆرە کە شێوەکانیشی جۆرا و جۆر بوو قەبارەکانیشی جۆرا و جۆرە نادیاریکراوە یعنی ئێستا ئێمە بە ڕێژەیەکی نادیاریکراوە کە ئێمە ناتوانین دیاریکەین قەبارەی بەردمان هەیە بەردمان بە قەبارەی جیاجیا هەیە ئەوانەی کە بوونیان بە فۆرمێکی دەرەکی تەحدید نەکراوە ئەوە چییە؟ ئەوە لە ڕووی حەجمەوە وجودیان وجودێکی دیاریکراو نییە کە دەڵێن نادیاریکراو بەو معنایە بەڵام لە عینی کاتیشە کە دەڵێن نادیاریکراوە ئێستا لە بەردەکە یعنی بەرد لە گەورەی و بچووکیە دەکرێت حەجمێکی ینی حەدێکی هەبێ بۆ حەدێک هەبێ کە لەوە گەورەتر ئیمکان نەبێ لەوە گەورەتر ببێت یعنی تا مالانی هەیە بۆ مالانی هەیە ئەم بەردە گەورە نابێت مادام ئەم بەردە بوونەوەرێکە لێرە مەحدودە بەڵام شێوەکانی ئەوەی کە وەری دەگرێت نامەحدودە یعنی نادیاریکراوە نەک نامەحدودە نادیاریکراوە یعنی ئەو شتە دیاری ناکا بۆ ئێمە نەک نیەتی حەدی نییە ئەو حەدانەیە و دینانەی هەیەی جۆرا و جۆرە لە فۆرمێکی دیاریکراوە و لە حەجمێکی دیاریکراوە خۆی نەهێشتوێتەوە جا لێرە ئەو دێت دەڵێ ناکرێ ئێمە وا بیرکەینەوە ئەو مادە گەردوونیەی کە هەیە مادەی یەکەم کە بنەماکەیە ئەوەی کامانی تری لێوە هاتووە ناکرێ وا بیرکەینەوە لە ڕووی گەورەی و بچووکیەوە چۆن بۆی لوابێ ئاوا بێت بۆچی ئەو بەڵگەیەک بۆ ئەمە دێنێتەوە کە ئەوە وانیە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەوانەوە کە لەو پێیا بوون تەبەن من لە بەڵگەیە بۆ ڕەتکردنەوەی ئەو بۆچوونە لە ڕاستیا تۆزە ئشکالم هەیە چونکە ئەوەی کە ئەمەی لێ پەیدا بووە تۆ بڵێ ئەمە لەبەر ئەوەی ئاوایە ناکرێ ئەوی ژوابێ ئەمەیان من هەست دەکەم ینی بە ئەنالۆگی ناکرێ ئەمە بە ئەنالۆگی لە نێوان دوو شتا دەکرێت لە نێوان ئەو شتانە بیکەی کە لە یەک شتە بنەماکەوە هەر پەیدا بوون هەردووکیان پەیدا بوون چونکەوانە لە یەک جنس دەتوانی کۆیان کەیتەوە کە جنسی بوونەوەرە لەبەرەوە دەتوانی لە بینی ئەمە تۆ لە بریدانان بکەی بڵێ ئەمە بە ئەنالۆگی بە لە بریدانان وەکو ئەوە وایە بەڵام ناتوانی تۆ لە نێوان بنەماکە و ئەوەی لە بنەماکەوە هاتووە بە ئەنالۆگی لە بریدانان شتێک ساخکەیتەوە جا ئەو بزانین دەڵێکی ئەو دەیەوێت ئەمە بکە دەیەوێت بڵێ لەبەر ئەوەی هەموو ئەوەی کە لێرە هەیە مەوجودات شێوەکەیان حەجمەکەیان حەجمێکی هەڕەمەکی نییە و لە پەیدابوونە بە هەڕەمەکی شێوە وەرناگرن چۆن بۆیان ڕێکەوت ئاوا یعنی جارێ وای وا بۆی ڕێککەوت گەورە بێت و وا بۆی ڕێککەوت بچووک بێت وا بۆی ڕێککەوت بەقەدەر شاخێک بێ ئەوەندە ببێت و وا بۆی ڕێککەوت بەقەدەر کرمێک بێ ئەوەندە بێت یعنی چۆن بۆی ڕێککەوت ئاوا بێ ئەڵێ ئاوا نییە بۆچی ئێمە لە گیانەوەرەکانە نمونەی چی دێنێتەوە نمونەی حیوانات و دار و دەخت دێنێتەوە دەڵێ ئەمانە حەجمەکەیان مەحدودە و دیاریکراوە نەکەر خۆشیان بەڵکو ئەو بەشانەی کە ئەوانی شەیانە حەجمەکەیان دیاریکراوە بۆ نمونە مرۆڤێک ئەو دەسەی کە هەیەی حەجمێکی دیاریکراوی هەیە یعنی ئەم دەسە کاتێکە مرۆڤە لەدایک دەبێت ناکرێت دەسەکەی بەقەدەر هەموو باڵای بێت ینی دەستێکی درێژێ بێت بە عەرزا بخشێ ناکرێت سەرێکی زلی هەبێت لە جەستەی ئینتر بێ ینی چی ینی پارچەکانیشی تەنانەت چین لە ڕووی حەجمەوە دیاریکراون چۆن کولەکەی کولیەتی ئەو لە ڕووی حەجمەوە دیاریکراوە ئەڵێ مادام ئەم بوونەوەرانە بەشەکانیان
حەجمێکی دیاریکراویان هەیە و خۆشیان حەجمێکی دیاریکراویان هەیە کەواتە ئەگەر بێت و ئەمانەی لێرە هەن بەش بن لەو یەکە ئەگەر ئەمان حەجمێکی دیاریکراویان هەبێت دەبێت ئەویش حەجمێکی دیاریکراوی هەبێت. ئێستا لە بریدارانەکە دەزانم چۆنە بوونەوەرێکی هێناوە زۆر جار من لاوانەکانی تیشا باسم کرد وتم بکاو دێ باسی ئەو یەکە دەکات زۆر جار لە ڕەخنەکردنی ئەوانی ترا دێ ئەو یەکە دێنە دەیکا بە یەکێک لەوانەی کە لەو یەکە پێیا بووە لەوێوە حکومەکە دەردەکات. ئێستا ئەڕستۆ کاتێ باسی ئەو یەکەمان بۆ دەکات دەیەوە بڵێ ئەو یەکە ئاوانیە دێ چی دەکات دێ پەنا بۆ یەکێک لەوانە دەبا کە لەو یەکە کەوتونەتەوە. کاتێک ئەو دەڵێ مرۆڤێک خۆی حەجمێکی دیاریکراوی هەیە و بەشەکانیشی حەجمێکی دیاریکراویان هەیە مادام ئەم بەشانە حەجمیان دیاریکراوە کولەکەش حەجمەکەی دیاریکراوە کەواتە ئەوەی لەو هەموو هاتووەتە ئاراوە کە بەشی ئەو هەموویە ئەگەر مادام حەجمەکەی دیاریکراوە کەواتە هەمووکەش حەجمەکەی دیاریکراوە قەبارەکەی دیاریکراوە. ئەم لە بریدانانە کێشەی تایە بۆچی؟ چونکە ئێمە لێرە لە بوونەوەرەکە باسی چی دەکەین؟ باسی هەمەکی و بەشەکی دەکەین، باسی کولێک دەکەین لەگەڵ بەشەکانی. لەوانەکانی پێشوە باسی ئەومان کرد دوو جۆر لە بەش هەیە، بەشێکیان محکومە بە فۆرم، بەشێکیان محکوم نییە بە فۆرم. شتێ پارچە پارچە دەکەین بۆ کۆمەڵە پارچەی جیاجیا ئەمانە مادە پارچە پارچە دەکەین. لێرە لە ڕووی چەندەوە پارچە پارچەی دەکەین و ئەم بەشانە کە دەکەونەوە چەندین لە ڕووی چەندەوە بەشی ئەو مادەیە. بەڵام کاتێک ئێمە دەڵێن دەست بەشێکە لە مرۆڤ ئەوە لە ڕووی چەندەوە نیەتەنە، لە ڕووی چی شەوەیە؟ لە ڕووی فۆرمی شەوەیە. یعنی شێوەی دەست شێوەیەکی تایبەتە. لەبەرەوە دەست هەر لە خۆیان چیە؟ بوونەوەرێکی سەربەخۆیە. یعنی مرۆڤ بەشەکانیشی خۆی بوونەوەرە، شکلێکی گشتی هەیە، بەشەکانیشی چین؟ بوونەوەرن. کاتێک ئێمە دێنین باسی مرۆڤ دەکەین یا باسی ڕوەک دەکەین کە حەجمەکەی محکومە بە فۆرمێک و دێنین دواتر دێین باسی شتێک دەکەین کە بەش دەکرێ بەبێ فۆرم ئەلێرا ئێمە ئەو لە بریدانانەمان کێشەی تایە. بۆچی؟ چونکە ئەو معنایی لێرە بەشەیەتی ئەو معنایانەیە کە لەوی تریان بەشەیەتی. بەشکردن لەوێ چییە؟ چەندیە، بەڵام لێرە چییە؟ چەندی نییە، کەیفیە. لە بریدانانەکەی ڕستۆ بۆ کێشەی تایە چونکە هاتووە کل و یعنی هەمەکی و بەشەکی کە بنەماکەی چۆنە هاتووە لە بری شتێکی تری داناوە کە هەمەکی و بەشەکیەکەی چییە؟ چەندە، چەندیە، چوانی نییە. ئەمە وازەحە؟ ئێستا مرۆڤ بەشەکانی هەر یەکەیان فۆرمی خۆی هەیە، بەو فۆرمانەوە بەشن لە مرۆڤ. دەست فۆرمی خۆی هەیە، گوێ فۆرمی خۆی هەیە، لووت فۆرمی خۆی هەیە. ئەگەر بڵێن بەشەکانی مرۆڤ ئێمە هێنی بکەین جیان بکەینەوە شیتەڵی بکەین چی دەردەچێت؟ لووتێکە و دوو گوێ و دوو چاوە و ئەمانە هەموو هەر یەکەیان کە جیای دەکەینەوە لەکوێوە جیای دەکەنەوە؟ وەکو مادە جیای ناکەینەوە. وەکو چی جیای دەکەینەوە؟ وەکو شتێکی سەربەخۆ کەلکاوە بە مرۆڤەکە کە گوێەکە وەردەگرین فۆرمی خۆی هەیە، لووتەکە وەردەگرین فۆرمی خۆی هەیە، سەرەکە کە ئەمانەی پێوەلکاوە هەمووی وەردەگرین فۆرمی خۆی هەیە، دەستەکان فۆرمی خۆیان هەیە. کاتێ دەڵێن هەمووی ئەمانە هەمووی بەشن لە مرۆڤەکە، ئەمە لەکوێوە وتومانن؟ لەوێوە کە هەر یەکەیان کەیفێتێکی سەربەخۆی هەیە، نەک لەبەر ئەوەی کە هەر یەکەیان مادەیەکە هەمویان لە گۆشتن. مادام هەمویان لە گۆشتە مادەکەیان یەکە، لە کاتێکا مادەکە یەک نییە، فەرەزەن چاو پارچەیەکی سەربەخۆیە، بەڵام مادەکەی هیولاکەی ئەو هیولایان یەکە دەسەیەتی. هەنی مادەکەی چییە؟ جیاوازە. بەڵام کاتێ ئێمە پارچەیەکی گەورەی مادەمان هەیە بێشکڵ
ینی بەبێەوەی شکڵێکی دیاریکراوی هەبێ کە شکڵەکە پێناسەی بکە دەین دەکەینە پارچەی کورت کورت ئەم پارچانە دەڵێن چی هەموو لەو شتە کەوتونەتەوە بەڵام ئەم پارچانە چی نین پارچەی کەیفی نین چۆنی نین بۆچی چونکە فۆرمیان نیە یعنی بە فۆرمەکانی بەشێک نین لەوە بەڵام کاتی ئێمە ئەمە ئەم دەسە دەکەینەوە بە گۆشت هەر گۆشتی بێفۆرم قاچەکەش دەکەینەوە بە گۆشتێکی بێفۆرم ئەو کاتە چییە؟ ئەو کاتە ناتوانین بڵێن ئەمانە بەشی ئینسانەکەن دەتوانین بڵێن چی؟ بڵێن ئەمانە مادەی بەشەکانی ئینسانن یعنی ئەو گۆشتە مادەی دروستکردنی چییە؟ دەسەکەیە چونکە دەسەکە فۆرمێکی هەیە لەگەڵ گۆشتەکە ئەلێرە بەشەکانی شتێک کە لە ڕووی کەیفەوە هەیە لێرە تەبەن ئەرستۆ ئەو دوو بەشەی جا نەکردوێتەوە تەبەن منیش بۆ خۆم لەم وانانە بۆ یەکەم جار جام کردەوە نازانم لە وانەی پێشووتر بوو یا پێشەوانەیە تەبەن جیاکردنەوەی ئەمە ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئیشکالەکەی ئەرستۆ لەکوایە لە مۆزۆی لە بریدانانەکە ئیشکالەکەی ئەرستۆ لەکوایە سروش ناسەکان کە دەڵێن یەکێکمان هەیە هەموو ئەمانەی لێکەوتوەتەوە مەبەست لەو یەکە یەکێکی چەندیە ینی بەستی وولایە بەبێ فۆرم کاتێک ئەم یەکانە لەوە دەبنەوە یانی چی؟ یانی کۆمەڵێ پارچەی بێفۆرم لەو یەکە گەورەیە دەبنەوە و دەکرێت چەندەها پارچە بن ئەو لێرە مەبەست لە بەشی شتێک لە ڕووی کەیفەوە نییە لە ڕووی چەند و حەجمەوەیە تەواو بەبێ فۆرم بەڵام کە دەڵێن بەشی ئەو نمونونەکەی لێرە بە چیە ناوەتەوە بە مرۆڤ و بە درەختێ ناوەتەوە بەڵام تەمان لە عینی کاتیشا باسی گۆشت و ئێسک و مادەکانی تر دەکا باسی لایەنە مادیەکەی دەکا ینی لێرەوە زەمینەی ساس کردووە بۆ ئەوەی بڵێ ئەم لە بریدانانەی من لە بریدانانێکی چییە؟ تەواوە بۆچی چونکە من حسابم بۆ هیولای مرۆڤەکە کردووە و لەگەڵ هیولای یەکدانە گردونیەکە من بەراوردی دەکەم دەڵێم ئەمە لەبەر ئەوەی بەشەکانی مەحدودە لە ڕووی حەجمەوە و خۆشی مەحدودە کەواتە دەبێ ئەویش کە ئەم مرۆڤە ئەم ڕوەکە ئەم فڵانە کە هەمووی لەوەوە هاتووە ئەمانە بەشی ئەون و ئەمانەش مەحدودن کەواتە مادەکەی یەکەمیشیە ئەویش لە ڕووی حەجمەوە حەجمێکی مەحدودی هەیە بەڵام ئەمە وەکووتمە تێکەڵیە لە بینی هەموو لەگەڵ بەشەکانی کاتێک بەشەکان بە فۆرم بەشی ئەون نەک بە مادە لەگەڵ هەموویەک لەگەڵ بەشەکانی کەمە مادە بەشی ئەون ینی لە ڕووی مادیەوە بەشن بۆ ئەو لە میترا لە ڕووی فۆرمەوە بەشن بۆ ئەو جا ئەم ئەنالۆگی و لە بریدانانەی کە ئەو کردوویەتی لە جێگەی خۆی نییە بەڵام لەوێەوە کە ئەو دەڵێ ناکرێ ئەو شتەی یەکە و هەموو ئەمەی لێکەوتوێتەوە هەر بە هەر حەجمێک هەبێت یعنی چی؟ یعنی دەبێ ئەوەی کە هەیە حەجمێکی دیاریکراوی هەبێت یعنی شتێکی ناکۆتادار نەبێت ئەوەی کە گردوونی ینی وا دەگەیەنێ ئەرستۆ وا بیر دەکاتەوە کە مادەی یەکەمی مادەی سەرەتایی پەیدابوونی شتەکان مادەیەکی مەحدودە لا مەحدود نییە و بەڵگەشی بۆ ئەمە کە لا مەحدود نییە ئەوەیە دەڵێ بوونەوەرەکان کە لەو هەمووە کەوتونەتەوە خۆیان مەحدودن مادام خۆیان وجودێکی لە ڕووی مادیەوە مەحدودیان هەیە کەواتە ئەوەشی لێ کەوتونەتەوە ئەویش مەحدودە چۆن مرۆڤێک مەحدودە و پارچەکانی مرۆڤێک مەحدودن و مرۆڤەکە خۆشی وەکو کولێک مەحدودە ئەوەی کە لەوە کەوتوێتەوە ئەمانەی لێ کەوتوێتەوە هەمووی بەشی ئەوەن کەواتە ئەویش مەحدودە ئەمە تقریبا پەرەگرافەکەی کە خوێنمەوە وابزانم ڕۆشنە ئێستا دەچینە سەر پەرەگرافێکی تر
ئەڵێ هەروەها گەشتەکان هەمویان بەو شێوەیە هەبن کە هەندێکیان لەناو هەندێکی تریاندا بن و لە ڕێگەی وەدیاتنەوە پەیدا نەبوو بن و بەرجابوونەوە لەوەی لێوەی هاتوون پەیدا بووبن بەبێ ئەوەش لێی زیاد بووبن هەر یەکەشیان بەو شتە ناونرابێت کە لە ناویدا لە شتەکانی تر زیاترە ئەو کاتە بەبێ هیچ جیاوازیەک دەکرێت هەمویان لە هەمویان پەیدا بووبن وەک ئەوەی گۆشت لە ئاوەوە پەیدا بوو بێت و لێ جیا بوو بێتەوە ئاویش لە گۆشتەوە پەیدا بوو بێت و لێ جیا بوو بێتەوە تەمەن لێرەوە ئێمە دەچینە سەر تەسەوورێکی تری سوژناسەکان لە لێکدانەوەی چی؟ لە لێکدانەوەی ئەوەی کە هەموو بوونەوەرەکان لە چیەوە هاتوو هەموو بوونەوەرەکان لێرە وا تەسەور دەکرێت کە وتمان مۆزوعەکە ئەگەر ماددە بێ و بڵێن هەمووان بوونەوەرانەی لێکەوتوێتەوە ئەو کاتە ئێمە وا تەسەورکەین دەبێت چی بکەین دەبێت ئەو پرسیارە یەکسەر دروست دەبێت باشە ئەی فۆرمەکان لەکیەوە هاتوون ئەمە ماددەکە لەو ماددەگەردونیەوە هاتوو ئەی ئەو فۆرمانێکان بوونەوەرانە وەریان گرتووە دەبێت ئەوانیش لە شوێنەکەەوە هاتوون بۆچی چونکە ماددە فۆرم نییە و ماددە خۆشی تەحول ناکە بۆ فۆرم دەدێ بە ماددە جا لێرە بۆ حەلی ئەمە وتویانە چیەوە وتویانە ماددە گەردونیە یەکەم یەکەی کە هەموو ئەمانەی لێ پێیا بووە مادەیەکی تێکەڵەیە لە هەموو ئەو بوونەوەرانەی کە هەن و یعنی هەموو ئەوەی کە هەیە پێشتر لە چیا هەبووە لە ناو مادە یەکەمێکا هەبووە تەبەن ئەم فکرەیە لە شوێنەکە تۆ دەتوانی ئەو بۆ چوونەی تەسەورە دیالێکتیکەی هیگڵی بۆ بگەڕێنیتەوە بەڵام لەبەرەوە مۆزوعەکەی هیگڵ لە ماددانیە فعلەن مۆزوعەکەی ئەو بیرکردنەوەی هیگڵ دروستە بەس ئەمەیان دروست نییە هیگڵ پێی وایە هەموو ئەوەی کە دواتر لە تۆوێکە دەبێت بە درەختێک هەمووی لە ناو تۆوەکە هەیە یعنی ئەوەی کە سەرەتا لە سەرەتا هەیە شتێکی سادەی پەتیە بەڵام لە ناو خۆیان چی هەڵگرتووە مەسیری ئەو شتەی هەڵگرتووە چارەنووسی ئەو شتە یعنی ئەمە کە دەکەوێتە ناو تاریخەوە و بە پرۆسە دیالێکتیکەکە تێدەپەڕێت بەرەبەرە ئەوەی کە لە ناو خۆیەتی چی دەکا دەیهێنێتە دەرەوەی خۆی و نیشانی دەدا لەبەرەوە دەڵێ هەموو ئەوەی کە لە واقعە هەیە پێشتر لە عەقڵە هەیە یعنی هەمووی ئەوەی کە بە فعلی هەیە پێشتر دەبێ بە ممکن هەبوو بێت جا ئەم تەسەورە پێمان دەڵێ هەر یەکێک لەو شتانەی کە لێرە هەن لەکوێ هەبووە لە ناو ئەو یەکەیە هەبووە کە کۆی شتەکانی لە خۆی هەڵگرتووە بەڵام ئەی باشە کە ئەگەر ئەم شتە کۆی شتەکانی لە خۆی هەڵگرتووە ئەو کاتە دەبێت ئەم شتانە لەو شتە دێنە دەرێ حتمەن بەرەبەر ئەیترە شتە خۆی نامێنێ تەمان لێرەوە ئەوان هەر ئەوەش ناڵێن بۆ ئەوەی لە مەژ نەجاتیان بێت دەڵێن هەر شتێک لەو شتانەی کە هەیە هەموو ئەوانی تری تایە تەمەنەوە تەسەوری لە مۆنادۆلۆژیاشە تەسەوری لای بنیتیزە پێ وایە هەر مۆنادەیەک هەموو جیهانی لە خۆیان هەڵگرتووە ئەمانیش وات بیر دەکەنەوە کە هەر شتێک بۆ ئەوەی بتوانن تەفسیری جیاوازی بوونەوەرەکان بکەن ناچارن بڵێن لە هەر شتێکە هەموو شتێک هەیە بەڵام ئەی چۆن ئەمانە جیاوازن ئاوا جیاوازن کە هەموو ئەو شتانەی لە هەر یەکێکیانە هەیە یەکێک لەو شتانەی کە لە ناویا هەیە زیاتر هەیە لەوانی تر یعنی زاڵترە مادام زاڵترە کەواتە ئەو شتە دەبێت بەو شتەیان یعنی بۆ نمونە لە ناو منە پشیلە هەیە سەگ هەیە کەروێشک هەیە دارخورما هەیە هەموو شتێک هەیە ئینسانیش هەیە بەڵام لەبەر ئەوە لە دەرئەنجامی ئەو جەنگەی کە لە بینی ئەم بوونەوەرانە لە ناو منە هەیە ئەوەیان زیاتر لە منە هەیە ئینسانەکەیە من فۆرمی ئەوەیانم وەرگرتووە ئەوانی تر چی بوون ماونەتەوە و لە منە دەرنەکەوتوون
ئەو کاتە من بە کامیان تهدید کراوم بە زاڵەکەیان ئەگەر ئینسانەکە لەناو منە زاڵ بێ ئەوە بە ئینسانەکە دیاری کراوە بەڵام لە پشیلەیەکیشە ئەم پشیلە منی تایە دارخورمایەکیشی تایە حشترێکیشی تایە هەموو ئەم شتانەی تایە بەڵام ئەم پشیلەیە تەبەن خۆشی پشیلەشی تایە بەڵام لەبەرەوەی پشیلەکە لە هەمویان زاڵترە ئەم شتە بووەتە پشیلە ئەمە تقریبا تەسەورەکەیە وەفعلەن بۆ ئەوەی هەموو شتێک لەناو هەموو شتێکە هەبێ دەبێ ئاوا تەسەور بکەیت کە هەموو ئەم شتانە لەناو یەکێکە هەیە بەڵام بۆ کامیان هەویەی ئەم شتە تەحدید دەکات دیاری دەکات ئەوەیان کە زاڵە یعنی وەکو وایە کە تۆ دەڵێی فەرزەن ڕەنگەکان هەمووی لە ڕەنگێکە هەیە بەڵام یەکێک لە ڕەنگەکان لەو ڕەنگەی کە ئێمە دەیبینیم خۆی ئاشکا کردووە کە ڕەنگە زاڵەکەیانە لەبەرەوەی ئەوەی زاڵە ئەوە هەیە تەمان ئەم ئەگەر دەتوانین لەلایەکی تریشەوە ئەو تیۆرەی داروین کە مانەوە بۆ بەهێزەکانە هەدێرەوە ڕیشەکەی بدۆزینەوە ئەگەر بێت و ئەو کاتە ئێمە ئەو ئەیە وەرگرین بە یەکدانەکە ئەو کاتە ئەوەی ئەو یەکدانەیە تایە دەردەکەوێ و دەمێنێتەوە کامەیە زاڵەکەیانە بەزیوەکان چی دەبن؟ بەزیوەکان ون دەبن وە زاڵەکە خۆی ئاشکا دەکات لە ئەم تەسەورە ئەمە یەکێکە لە تەسەورەکان کە ئەرستۆ دەیەوێ ڕخنەی بگات ئێستا وابزانم تەسەورەکە ڕۆشنە لەلاتان اینجا بە جارێکی تر پەرەگرافەکە بخوێنینەوە و لەگەڵ یابڕۆین بزانین دەمانگەیەنە بەکوێ ئەڵێ هەروەها گەرشتەکان هەمویان بەو شێوەی هەبنکان هەندێکیان لەناو هەندێکی تریاندا بن و لە ڕێگەی وەدیاتنەوە پەیدا نەبوو بن و بەرجاببوونەوە لەوەی لێوەی هاتوون پەیدا بوو بن بەبێ ئەوەش لێی زیاد بوو بن هەر یەکەشیان بەو شتە ناونرابێ کە لە ناویدا لە شتەکانی تر زیاترە ئەو کاتە بەبێ جیاوازیە دەکرێت هەمویان لە هەمویانە پەیدا بوو بن تەمان لێرە دوو شت هەیە پەیدا بوون لەگەڵ جیابوونەوە دەبێت دەلامان ڕۆشن بێت شتێک پەیدا دەبێت لە شتێک لەگەڵ شتێک کە جیا دەبێتەوە لە شتێک کە دەڵێ شتێک جیا دەبێتەوە لە شتێک ئەمە بۆ مادەیە بەس شتێک پەیدا دەبێت لە شتێک ئیلانا دەبێت ئەو شتە فۆرم و مادە کە کۆکاتەوە تاوەکو لەو شتە بێتە دەرێ و پەیدا ببێت طبعا کاتێک ئێمە ئەوەی یەکەم بە مادەی هەر لە مادەوە سەیری دەکەین ئەو کاتە دەبێت باسی چی بکەین باسی جیابوونەوە بکەین نەک باسی پەیدا بوون جا دەڵێ ئەگەر هاتوو ئێمە وا بیرکەینەوە ئەو شتێک کە هەیە هەموو ئەم شتانەی لێ جیابوونەتەوە بەڵام بەبێ ئەوەی ئەم شتانەی لێ زیاد بوو بن لێ زیاد بوو بن یانی چی ئێستا منداڵێک کە گەورە دەبێت چییە زیاد دەکات زیاد دەکات بەس ئەم زیادبوونە لەکوێوەیە ئەم زیادبوونەیە گۆڕینی مادەیەکە بە مادەیەکی تر ئەو خۆراکەی کە هەیە دەیخوا دەکاتە ئەم گۆشتە دەبێتە مادەیەکی تر و بەرەبەرە زیاد دەکات وە کاتێک ئەم دایکە منداڵی لێ جیا دەبێتەوە ئەمە چییە بە زیادبوون لێ جیابووەتەوە یعنی شتێک زیاد دەبێ ینی چی ینی لە شتێکا دەردەکەوە و زیاد دەبێت ئێستا بۆ نمونە لق لە تۆوێک چی دەبێت زیاد دەبێت بەس ئەمە بە پەیدابوونە دەبێت مادەیەک وەرگرێک ئەو مادە تەحەول پێ بکا بۆچی ئەمە خەلقە پرۆسەی دروستکردنە یعنی پرۆسەی دابەشبوون نییە پرۆسەی دروست بوون لە پرۆسەی دروستبوونە زیادبوون هەیە لە پرۆسەی دابەشبوونە چی نییە زیادبوون نییە لە ڕاستیە لە دابەشبوونە مادەیەکەیە تۆ دابەشی دەکەی بۆ کۆمەڵێ پارچە مادەکە کە دابەشت کرد بۆ کۆمەڵێ پارچە و کاتە چی ڕوودەدا مادەکە خۆی چی لێرێ نامێنێ مادەکە چی نەفی دەبێتەوە لە ناو پارچەکانی ون دەبێت لە ناو پارچەکانی ئێمە هەتا پارچەی لەکەینەوە ئەو کەم دەبێتەوە هەر پارچەمان لێکردەوە ئاخیری چی ئەو شتە زلەکەی کە هەیە ئەمانەی لێکەوتوێتەوە چی لێ دێ نامێنێ
بەڵام لە مەوزوعی زیاد بوونە کە ڕەبتی بە دروست بوونەوە هەیە ئەم شتەی کە ئەو شتەی لێ جیا دەبێتەوە خۆشی چی دەبێت؟ خۆشی دەمێنێ و ئەوەش کە لێ جیا بۆتەوە ئەویش دەمێنێت. یعنی کاتێک دایکەکە منداڵەکەی لێ جیا دەبێتەوە لە عینی کاتا منداڵەکەش هەیە و دایکەکەش هەیە. دایکێک بیست منداڵی لێ جیا دەبێتەوە لەگەڵ ئەوەشە کە بیست منداڵی لێ جیا دەبێتەوە خۆی چی ناکە؟ خۆی کەم ناکات. بەڵام ئێمە پارچەیەک لە ئاسنمان هەیە کاتێک 20 پارچەی لێ دەکەینەوە چی لێ دێ؟ کەم دەبێتەوە. خۆشی لەگەڵ پارچەکردنەکەیە کەم دەبێتەوە. کاتێک ئێمە تەسەووری ئەوە بکەین ئەو یەکەی کە هەیە لە ڕێگەی پارچەکردنەوە هێن بووە دابەشمان کردووە ئەیمان کردووە ئەو کاتە چی ڕوودەدات؟ دەبێت دایمە ئەو یەکەی کە هەیە لێی کەم بێتەوە، یعنی کەم ببێتەوە. ئەو کاتێ بۆەوەی ئەمە حەلکەین دەبێت بڵێن چی؟ دەبێت بڵێن ئەو یەکە لا مەحدودە، یعنی ئەو یەکە سنووری نییە. لەبەرەوە بێ سنوورە چییە؟ توار پارچەیەکی لەکەیتەوە ئەو خۆشی کەم ناکا و ئەمەشەیە. ئەوەیە لە پەرەگرافی سەرەوە دەست پێشخەری دەکا ئاڕستۆ دەیوێت ئەوە ساخ کاتەوە دەڵێ ئەو مادە ئەوەلیەکە هەیە مادەی سەرەتایی ئەوەی کە ئەمانی لێ پێدا بووە مەحدودە. کەوتی مەحدودە لێرەن ڕێکسەر ڕێگری لەوە دەکا ئەگەر ئەو شتانەی لەوە کەوتونەتەوە بەجیابوونەوە دەبێ ئیلانە ئەو شتە کەم بێتەوە، نابێ وەک خۆی بمێنێتەوە. بەڵام لە مەوزوعی دایکەکە وتمان دایکەکە منداڵەکانی لێ دەبێتەوە کەچی خۆشی کەم نابێتەوە. بەڵام ئەمە چۆن ڕوودەدا؟ ئەی دایکەکە خۆ لە مادەکەی خۆی منداڵەکانی ناکا و مادەی کە هەیەی ئەو مادەیەک وەردەگرێ لە دەرەوە و ئەم مادەیە دێنێت هەم بەخۆشی پێی زیاد دەبێت هەم منداڵەکانیش دەتوانێت لە ناو سکیا ئەو مادەیان بداتێ و دواتر بیانێنێتە دەرێ. وەکە دێنە دەرێ فعلەن لە دایکەکە کەم نابێتەوە. ئەمە شتێکە لە دایکەکە دێتە دەرێ. کاتێک ئێمە تەسەورکەین ئەمەی مادەی یەکەمیە وەکو دایکەکە وایە و هەموو شتەکانی تایە و لەو دێنە دەرێ، ئەگەر شتەکان هەمووی بێنینە دەرێ ئەو کاتە چی دەمێنێتەوە؟ بۆشایی دەمێنێتەوە. ئەگەر فعلەن منداڵەکان ئەو منداڵانەی کە هەن کۆی دایکەکە پێک بێنن هەمووی لە دایکەکە بێنە دەرێ چی ڕوودەدا؟ دایکەکە نامێنێ. بەڵام دایکەکە هەم منداڵەکەیە و هەم خۆشیەتی، یعنی منداڵەکە لە ناو خۆیان شتێکی جایە لە خۆی. لەبەرەوە کە منداڵەکەی لێ دێتە دەرێ خۆی وەکو خۆی دەمێنێتەوە، چونکە منداڵەکە زیادە لێی، بەس لە ویترا زیاد نییە. کاتیا دەڵێن ئەمانە هەمووی لە ناو ئەمان لێنایە دەرێ خۆی چییە؟ خۆی نامێنێ. جا بۆ ئەوەی لەم کێشەیە هەڵبێن چیان کردووە؟ وتویانە هەر شتێک لە شتەکان هەموو ئەوانی تری تایە. اینجا دوای ئەوە ئەرستۆ دێت ئەوەمان بۆ لێک دەداتەوە ئەمە چۆنە لەوانەی داهاتووە ئەمەتان بۆ ڕۆشن دەکەم.